لێبێت و تەندروست باش بن. لاڵقەیەکی نوێی بەرنامەی کۆوارەوە کۆمەڵێک بابەتی هونەری و کلتوریمان بۆ ئامادەکردوون. لە سەرەتای بەرنامەکە گرنگترین هەواڵەکانی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەین، پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوار دەبینن. دەستگای میدیایی کوردڕاوم و ڕێکخراوی کوردستان دیالۆگ ڕێوڕەسمی خوێندنەوە و ناساندنی بۆ 3 کتێب ساز کرد. کتێبەکانی شۆرش و ئازادی و گوشار و ئازادی لە وەرگێڕانی بەکر عەلی بوو. دەستگای میدیایی کوردڕاوم هەساوە بە بڵاوکردنەوەی 3 کتێب کە دوانیان هی وەرگێڕانی بەکر عەلیە لەسەر شۆڕش و ئازادی و پرسی شۆڕش و ئازادی ئەو ڕوژێنێ بە بۆنەی یادی ڕاپەڕینەوە تاوان ئەم کتێبە بڵاو کراوەتەوە و دەستگای میدیایی کوردڕاومیش خۆشی کتێبێکی بڵاو کردوێتەوە کە خۆی لە 11 وەرگێڕان ئەگرێت و هەمویان کەسی بەتوانە و بە ئەزمون کە لە کاری کولتوریە ماوەیەکی زۆرە خەریکی ئەم کارانن کە 11 وەرگێڕانە و خۆی لە بابەتە جیاوازەکانی فەلسەفە و فکر و کاری هونەریە ئەبینێتەوە. کۆڕێک دەربارەی ڕۆڵی ڕۆژنامەنووسی ئەدەبی لە بەرەوپێشچوونی کایی ڕۆشنبیری لە دەربەندی خان سازکرا و هەر لە کۆڕەکەدا نووسەر شاخەوان سەدیق وێڕای باسکردنی گرنگی ڕۆژنامەنووسی ئەدەبی، ناساندن و واژۆکردنی لەسەر 6 بەرهەم ئەنجامدا. بەرهەمەکانم زۆربیان دیدارن لەگەڵ نووسەرانی ئێمە لە بواری چیرۆک و شعر و ڕۆمان و قسەمان لەسەر ئەو بوارە کردووە و قسەمان لەسەر بەرەو پێشبردننی بواری خوێنەوە کردووە و کللتوری خوێنەوە. ئێمە چی بکەین کە تێبگەین لەوەی کە بۆ خوێنینەوە، چیە خوێنینەوە، کێ خوێنینەوە، گەی خوێنمانەوە دنیامان چی لێگە نەمان خوێندەوە چی لێ و کاریگەری خوێنەوە لەسەر ئینسان و دنیابینی و ڕۆشنبیریە فراوانەکەی تا چەند توانێت قوڵ بێتەوە تایە و خەلەلەکانیەوەی کە مرۆڤ ئێمە ئاشنای کتێب نییە، زۆر دۆستایەتی لەگەڵ کتێب نییە و زۆر گرنگی بە کتێب نایە ئەگەڕێتەوە بۆچی لەسەر هەموو ئەم تەوەرانە ئێمە دیدارمان لەگەڵ نووسەران کردووە کردومانە بە بەرهەمی ئەدەبی و خستومانتە ناو کتێبخانەی کوردیەوە کە بە هیواین لە داهاتووە بێ بە سەرچاوە نەک بۆ ئەوانەی کە خوێندنەوە چێژی لێبێنن بەڵکو بۆوانەشی کە بەتەمان بەحس و لێکۆڵینەوە و نامی ماستەر و دکتۆرا لە بواری ئەدەبیا لە بواری خوێنەوە و ڕۆشنبیری و معریفە بێنن ئەو کتێبانە ناتوان کۆمەکیان کاتوانە هاوکاریان بێ و توانێ ڕێنیشاندەریان بێ بۆ ئیشکردن لەو بوارانەیە و ئەمڕۆ لە دەربەنی خان کۆمەڵی خەڵکی خوێنەوار ئامادە بوون بە خۆشحاڵیەوە گفتوگۆمان لەسەر ئەو بابەتە کرد و دواتریش ئەوانی کە ئارەزوومەند بوون کتێبەکانیان دەستکەوێ کتێبەکانیان دەستکەوتوێ مەژواژۆمان بۆ کردن. پێشەنگەیەکی شێوەکاری لە شاری سلێمانی بە هاوبەشی ناوەندی هونەری حوتڕەنگە و یەکێک لە مۆزەخانە گەڕۆکەکانی عێراق بە ناوی سەڵاح حەسیانی کرایەوە. لە پێشەنگەکەدا کاری ئۆرجیناڵی هونەرمەندی کورد و عەرەب و ئەوروپی تێدا پیشاندرا. ئەم پێشەنگایە ئەزمونێکی تازەی کاری هونەریە لە باشووری کوردستانە بۆ پێی تا ئێستا ئێمە
کەمترین لە تەنانەت لە هونەرمەندەکانیش بڵێن کاری ئۆرجیناڵی هونەرمەندە جیهانیەکانی بڵێن بۆ نمونە وەکو بیکاسۆیە وەکو گۆگانە شاگاڵە ئەمانە بۆ خۆی یەکێکن لەو ترۆپکی کەسایەتیانەی کە لە بواری کاری هونەری شێوەکاریان ناویان دێت بەڵام هەمومان تابلۆ و پەیکەری ئەم هونەرمەندانەمان لە ڕۆژنامەیەکە لە گۆڤارێکە یاخود لە تەلەڤیزیۆنەکە بینی بەڵام ئەوەی کە ڕوبەڕوو بیبینین شتێکی ترە بە خۆشحاڵی و بە شانازیشەوە ناوەندی حەوڕەنگە ئەمساڵ توانی ئەم هەلە دروست بکات کە لێرە ژمارەیەکی زۆر لەو ناوانەی کە لە جیهانە ناون و مێژوویەکن بۆ وڵاتە جیاوازەکانی خۆیان لێرە کارەکانیان کۆکراوەتەوە پێشەنگا کە توانین بڵێن لە سێ بەش پێکاتەوە بەشێکی وڵاتە ئەوروپیەکانە بەشێکی عێراقە بەشێکی سلێمانیە هونەرمەندانی سلێمانی هەشت هونەرمەند بەشداری کردووە هونەرمەندەکانی عێراق تقریباً 10 هونەرمەند دەبێت ئەوانەی ئەوروپا زیاتر لە 22 هونەرمەند بەشداریان تیا کردووە بەڵام ئەوەی هەر کەسە و بۆ نمونە بیکاسۆ بە 3 ئیش بەشداری کردووە سلڤادۆر دالی بە پەیکەر و بە تابلۆش بەشداری کردووە شاگاڵێکێکە لە هونەرمەندە دیارەکانی ڕوسیا کە تایبەتمەندێکی خۆی لە سەراستی دنیا ئەو بە 2 ئیش بەشداری کردووە واتە کارەکان هەن لە ڕووی ئەندازەوەم لە ڕووی جۆرەوانە جیاوازی هەیە بەڵام بە کۆلەکشنێکی هونەری زۆر باشە. ڕێکخراوی دەستانی هەڵەبجا ڕێوڕەسمی ناساندن و بڵاوکردنەوەی بۆ 2 بەرهەمی نووسەران هومایۆن ساحیب و ڕێبوار حەماد تۆفیق ساز کرد کتێبەکان شەریعەی مەیل ڕاوەی شیعرەکانی مەولەوی ئەوی تریان دیوانی مەلای پەرێشان کە لەلایەن ڕێبوار حەماد تۆفیقەوە نووسراوە. دیوانی مەلاپەرێشانی دەینەوەری ئەتوانین لە ڕیزی ئەگەر یەکەم شاعیری کورد نەبێ بە دووەم شاعیری کورد دایبنین کە دیوانەکەی کاری لێکۆڵینەوە و ساختکردنەوە و پەراوێز بۆ نووسین و لایەنی ڕەوانبێژی و زاراوەسازی بۆ کراوە. مەلای پەرێشانی دەینەوەری یاخود دلفان یەکێکە لەو شاعیرە کوردانی کە شیعرەکانی بە شێوەی ماچۆ یاخود شێوەی گۆران نووسیوە لە سەدەی 14 ئەوەی کە بەڵگە بێ لە بەردەستا بێت مەلای پەرێشان لە ساڵی 1390 لە ژیانە بووە ئەمە یەکێکە لەو بەڵگانی کەوامان لێ ئەکات لە ڕیزی پێشەوەی ئەو شاعیرانە دایبنەی کە مێژووی ئەدەبی کوردیان لەسەر دەستی ئەم شاعیرانە لەدایک بووە. کتێبەکە پرۆژەی تەمەنی منە 20 ساڵە خەریکی ڕاوە و لێکدانەوەی مەولەویم ئەمە کتێبێکە ئەچێتە سەر خانەی ئەدەبیات ناسی مێژووی ئەدەب تیۆریای ئەدەب ڕەخنەی ئەدەبی و لێکدانەوەکان لە ژیانی قوتابێتی خۆما پێم وابوو هەنێ ئیشکال هەیە لەگەڵ مەزدەرەکانی مەولەوی ناسیدا چونکە تێکستۆکردنەکەی تێکستۆلۆجیکردنەکەی لە سەردەمی مەلا عەبدولکەریمی ڕەحمەتیان 1960 گەتایسە زۆری بەسەرچووە من هاتم کەوتمە سەر لێکدانەوە و ڕاوەی جیاجیا لەسەر مەولەوی مۆسیقا مەولەوی و شێعر مەولەوی و ئافرەت مەولەوی و ژن هەموو ئەو گیان بینیانەی کە مەولەوی و سروش بە تایبەتی وە لە چ شوێنێکە ئاستی شێعریە تێیدا بەرزەوە هونەرەکانی ڕەوانبێژی وە تێکڕا ئەوەی پەیوەندی بە دنیای ئەدەبیاتی مەولەویەوە هەیە من بە ڕێی خۆم بە بۆچوونی خۆم دەسەڵاتم بەسەر چەندێکیان شکابێ لەم پرۆژەیە باسم کردووە. دوای ماوەیەک دابڕان گۆرانی بێژیلا و هیوا ئەحمەد گۆرانیەکی نوێی بە ناوی ناپاکی بڵاو کردەوە. هۆنراوی گۆرانیەکان ناسح موستەفا نووسیوێتی و ئاوازی خۆیەتی و کاری میوزیک و دابشکردنی لەلایەن شیا و کەمالەوە بۆ کراوە. هیوا ئەحمەد دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێرە ئێستا مامۆستای میوزیکە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕانیە.
سەرەتای کاری هونەری من ڕاستی بەر لە دەستپێکردنی یاخود خوێندنی لە قۆناغەکانی پەیمانگای هونەرە جوانەکان بووە. من بەر لە پەیمانگای هونەرە جوانەکان کاری هونەریم کردووە، ینی هەر لە منداڵیەوە ئەو خولیام هەبووە و هەر ئەوەش بووای لێ کردم کە و تەقدیمی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕانیە بکەم کە ئەو خۆشبەختانە و کاتە هەم وەزبەی یەکەم بوومە لێرەکانەکە وەرگیراوین و دوای ئەوە بە حکمی ئەوەی مامۆستای پسپۆڕی عود نەبوو لە ڕانیا دوای گواستمەوە بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر و لەوێ خوێندنم تەواو کرد و دوای ئەوە کە خوێندم تەواو کرد 1-2 ساڵ مامۆستایەتی کردم بە ئیجاز زیراسی و تەقدیمی کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سەلاحەدین کرد بە خۆشبەختیەوە لەوێش وەرگیرام و توانیم بە ئەوائل لە یەکەمەکان پلێکی باش بەدەست بێنم. ڕۆشتی بێبەکانە ئەوینت کردە ئەفسانە تۆ سەرمەستی کەیف و سەفای منیش چاوێم پێرگریانە. یەکەم بەرهەمی تۆمارکراوم کە بە شێوەی کلیپ تۆمارم کرد بەرهەمێک بوو بە ناوی ئەوینی ناکام کە هونەرمەند هەڵبەست سەلاح کاری موزیکی بۆ کردووە. هۆنراوی کاک ئەسعەد حەمەعەلیە، کاک ئەسعەد جوانەمەرگ و ئاوازی کاک ڕزگاری حەمەعەلیە. ئەوە بەرهەمێک بوو بۆ من کە دەتوانم بڵێم هەوێنی بەرهەمەکانی ئەو کاتم بووە. دوای ئەو بیرم لەوە کردەوە کە سێدەیەک تۆمار بکەم بە شێوەی ئۆریجیناڵ. سوپاس بۆ خوا ئەو کاتێک کە لە هەولێر دەم خوێند توانیم سێدەیەک تۆمار بکەم کە 8 تراکی لە خۆی گرت بوو، سێدەیەکی ئۆریجیناڵ. لە دوای ئەو سێدەیە من ماوەیەک چەند ساڵێک دابڕام لە کاری هونەری، لە دەستپێکی کاری هونەرەکەم بەرهەمێکی تایبەت لە هۆنراوی کاک ناسح مستەفایە و بە ناوی ناپاچیە، میلۆدیەکەی هی خۆمە، موزیک و دابەشکردنەکەی کاک شیاو کەمالە لێرەوەم چاوی ماز دەکەم. ئەو ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا لە تیڤیەکان بە خۆشحاڵیەوە بڵاو کرایەوە ئیشێکی جوان، ئیشێکی لە ڕووی موزیکەوە تەمان لە ڕووی دەنگەوە خەڵک دەوێت بڕیاردا، بەڵام لە ڕووی موزیکە ئیشێکی جوان و باشی بۆ کراوە، هەم شعرەکەشی شعرێکی ناسکە. شەو ڕۆژ دووعام دەکێ کە تۆ ببیە حەڵاڵم، بەڵام چی بکەم بۆ من نەبووی بۆیە لاژیم بێزارێ. بۆ خۆم ناوەستم لەو شێوازی ستایلی کە ئیشم لەسەر کردووە و بێگومان بەردەوام دەبوو. بەرهەمی کەشم لە ئێستا حازرە، یعنی بۆ تۆمارکردن نۆک تۆمارکرا و بە دڵنیاییەوە بەردەوام دەبم. نووسەر ئەسعەد عەزیز لەدایک بووی شاری کەرکووکە و چیرۆک دەنووسێت. ئەوەی چیرۆکەکانی ئەم نووسەرە جیا دەکاتەوە هەڵبژاردننی کاراکتەر و ڕووداوەکانە، چونکە لە ناخی کەرکووکەوە هەڵقوڵاون و وەک خۆی دەڵێت پاڵەوانەکانی چیرۆکەکانم کەرکووکی. لە ساڵی 1970 لە کەرکووک لەدایک بوومە. لە ساڵی 1986 یەکەم بەرهەمی ئەدەبیم بە شیعر بوو بڵاوکرایەوە لە ڕۆژنامەی هاوکاری، پاشان ناوبەناو شتم بڵاو کردوتەوە تاوەکو ساڵی 98 بە تەواوەتی ڕوون لە چیرۆک کرد. لە ساڵی 1998 بە یەکجاری پێشتر شێعرمان نووسی، بابەتی ئەدەبیمان نووسی، بابەتی پەروەردەی و شتانم نووسیوەکەم زۆر، بەڵام لە ساڵی 1998 بە یەکجاری ڕوون کردە چیرۆک. ئیتر لەو ساوەتای ئێستاکە چیرۆکە نووسم.
5 کتێبیم لە بواری چیرۆکە بڵاو کردوتەوە یەکەم چیرۆکم لە 98 بوو. دواتر یەکەم کتێبی چیرۆکم لە 2007 تا چاپ کردووە بە ناوی پیاوێک لە پەراوێزدا. ئەو کاتە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی کتێبەکەی بۆم چاپ کرد. دوای ئەوە لە 2009 لە کەرکووک بازنەی مەرگم چاپ کرد. لە ساڵ 2014 یەکێتی نووسەران مەکتەبی سکرتاریەتی یەکێتی نووسەران بڵێ یەکێتی نووسەرانی گشتی لە هەولێر کتێبی سپی بۆم چاپ کرد. پاشان دواتر وەزارەتی ڕۆشنبیری کتێبی چوارەمی چاپ کرد کەوا حلم و ڕەجل ئەعما بە عەرەبی کۆمەڵی چیرۆکە. ئەم ساڵیش لە 2020 هەناسەی شەوم بڵاو کردەوە. سەبارەت بە کتێبی شەشەم دەبی بالحەجەر بە زمانی عەرەبیە. ئەم کتێبە ئامادەیە بۆ چاپ، بەڵام تا ئێستا بەبوونی ئەوەی کەوە دەستگایەک نەبووەتەوە چاپی بکەم بۆیە چاپ نەکراوە. ئەم کتێبە کۆمەڵی چیرۆکی خۆمە وەرگێڕراوەتە سەر زمانی عەرەبی. من هەموو ئەو چیرۆکانی هەمە زیاتر ئەتوانم بڵێم بەدیوێ لە دیوەکانی بە شوێنەوە بە شارەوە بە کەرکووکەوە پەیوەستە. ینی هەموو چیرۆکێکی من لە خودی ئەم شارەیە سەری هەڵداوە. ئیتر ئایا لە ڕوانگەی ئەوەی کەوە کەسێکی ئاسایی بێت، لە ڕوانگەی کێشە نەتەوایەتیەکان بێ، لە ڕوانگەی کێشە چینایەتیەکان بێ، گرنگەوەیە لە ناو خەڵکی ئەم شارەیە کارکتەرەکانم هەڵقڵاوە. کارکتەرەکانی من کارکتەری کەرکووکین، کارکتەرێک بووە لەم شارەیە وجودی هەیە. ئەگەر بگەڕی ڕاستە دەقاودەق حکایەتی ئەوانم نەگێڕاوەتەوە، بەڵام حکایەتی مێشکی خۆم گێڕاوەتەوە، خەیاڵی خۆم گێڕاوەتەوە، بەڵام کارکتەرەکانیش لە ناو واقعی کەرکووکە وجودی هەیە. شێوەکارێکی شاری قامیشلۆ لە ئەڵمانیا دەژی و بە کێشانی ڕنگ و هێڵەکان لەسەر تابلۆ جێدەستی خۆی دیاری دەکات و بەردەوامی بە هونەرەکەی دەدات. ئازاد قاسم دەڵێت دڵخۆشی من لەوەدایە کاتێک دەبینم تابلۆکەم لە دەست پێک چۆن بووە و هەنگاو بە هەنگاو دەگاتە چی تا کۆتایی. با پێکەوە تابلۆکانی ئازاد ببینین. از آزادم، از 23 ساليمه، اش باجاري قامشلومه، يصاد 2015 لألمانيا و 2014 دست بهنري كريه. دست بيكام قلقي بتشوك بو و بير از بيتر علميم. از هذا از بالواني زيتي درسمينم و بريم برصاص درسمان. بشيم دست بفحماكر بفحمار رسمان و بير از بعلمين قسنكي قز بالوان جز برسمينم بالوانا جار اول الوان خكرين لو يسبي رنج يسبي مش بير كربو. صالة 2016 ليمبورغ من ألمانيا. دست بيكام جواز هاتم فيديك اف تفا هنرا اف هنرمندي ايج ليمبورغن منظم بزماني ألمانيز بيشتغلم
بس زمان نفس المشكله بوج مرج برق مزاني بوز برسمين مواد رسمان مشهدو فيهم ذكر بيجم بزمانكي بيشتغل يعني نحو جي بقول بيشتغل از بينهم هنرجي وقت زمانكي فاش نقول هيا انا بس ليمبورغن يكام تاني الحال هبود فيديك يبود افجيك انا كاملينه وشاشة دهبون تفلي واهنر من دي ما حضور كار ذكر جوارين رنگا ایگ البام هن و ایگ بواد رسمین ازیکینه كيف هم قاكيش فارنغا تجبر كارغا كي فارنغا بليزه وك الماني مرة بيجي ليستو شاتن يعني رحني وسيك مرة كارغا كي بيخش برسمينه وكيف هم قاكيش فارنغا تجبر وداز بواد رسمينه از بینم تشيك كرت در بس بونيا تشيك اثر در بس بوم اس بنابر بوم لكردستان كردستان هاتم المانيا جيس بنابر بوم از بين بكيف تشاه تاثير المكرب بشما از لو حني يقدر رسمين از شما از واقف كان رسمين وزاد تشكي يقدر رسمين قال كان مرغوتي لو حين يعني قال كي بدلايشن يعني بس از كيف عم جبت شهر از جبت شهر بينم وقف شهر هي لازم رسمين يعني كيف عم جرتي درسمين وزبين بس هذا درباس بومه وصواز بدهم خويا يعني كرن بس الظالم برسمين وازن كارم بخش بيشتغل موجز كارم برسمين شيء قلت خوازم زبيجم كارم لو حد بيتدر خمس اشتغاليه میلان کوندیرا دەڵێت ئەوەی ڕقی لە هونەرە بە ئارامی ژیان بەڕێ ناکات چونکە هەردەم هەست دەکات شتێک هەیە ناتوانێت لی تێبگات بە کەمی دەزانێت هەر بۆیە ڕقی لێ دەبێت بمێنن بە خێر و خۆشی.